ساڵانێکە لەگەڵ هاوسەرەکەی کێشەی هەیە. بە گوتەی خۆی لە ڕووی دارایی و دەرونیەوە زۆر داڕوخاوە. ئەم هاوڵاتیە بەهۆی کێشەکەیەوە ئێستا لە بارودۆخێکی زۆر خراپدایە و بە گوتەی خۆی زۆر مافی خوراوە. باردات مەرنێ لە سەجادە ڕۆژەکەم جارێوە ئەگەر دایکێکمە ڕۆم بۆ ماڵەوە ئەگەنا توانای اینەکەم نیە نا ئەزانم برا چێ خەزم چێ شت چێ چکە ژیانی وا لێ کردم ئەو بە خۆی ئینجا لە ماڵ حاڵی خۆیان بژی. بەپێی ئامارێکی یەکێتی پیاوان 6 مانگی یەکەمی ئەم ساڵ 336 سکاڵای جۆراوجۆر لەلایەن پیاوانەوە تۆمار کراون. دیارترین ئەو جۆری توندوتیژیانە کە بەرامبەر بە پیاوان دەکرێت دەستێوەردانی ژیانی کەسی و خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا و ناپاکی هاوسەری لەلایەن خێزانەکانیانەوە و دەرکردن لە ماڵ و زەوتکردنی مافی بینینی منداڵ دوای جیابوونەوە لە دیارترین پێشێلکاریەکانن. لە ماوەی یەکی 2023 بۆ یەکی حوتی 2023 336 جۆری سکاڵا توندوتیژی لەسەر جەم نخۆناوچەکانمان تۆمار کراوە. بەداخەوە 39 حاڵەتی خۆکوشتن هەیە، 5 حاڵەتی کوشتنی پیاو لەلایەن ژنیان بە هاوکاری ژنیە بەهۆی کێشە خێزانەکانەوە کوژراون. بەراورد بە 6 مانگی یەکەمی ساڵی ڕابردوو بێگومان ئامارەکە بەرزەیەکی پێوە دیارە. بەپێی ئامارەکان ئەنجامدانی توندوتیژی بەرامبەر بە پیاوان ساڵ بە ساڵ ڕوو لە زیادبوونە و هۆکارەکانیش زۆرن، بەڵام هەمووان لەسەر ئەوە کۆکن ئەگەر کێشە خێزانیەکان تەنیا لە نێو خێزانەکاندا بمێنێتەوە و چارەسەر بکرێن ئەوە ئامارەکانی توندوتیژی چ بەرامبەر بە ئافرەتان بێت یاخود بەرامبەر بە پیاوان بێت بە شێوەیەکی بەرچاو کەم دەبنەوە. هاوشین جەمال، کوردستان 24، سلێمانی.